سڵاوی خوای گەورەتان لەبێ خۆشەویستان و ئازیزان لە هەر جێگاکان پێخۆشحاڵم جارێکی دیکەش لە پرۆگرامی مایکی ڕەمەزان بە خزمەتیەوەی عزیز و خۆشەویست شاد دەبمەوە. ئەمڕۆ لە هەولێری پایتەختەوە قسە لەگەڵ بەشی لە هاوڵاتیان و کاسبکاران دەکەم بابزانم ئەوان لەسەر دۆخی بازار چی دەڵێن کە ئێستا کات و ساتی نزیکبوونەوەیە لە جەژن ئاخۆ بازار چۆنە هاوڵاتیان دێن بۆ ئەوەی پێداویستەکانی خۆیان بکڕن بەداخەوە و دیمەنانەی کە من دەیبینم بازار چۆلی زۆر پێوە دیارە مشتری نییە و کاسبکار لە دیار کاڵاکەی دانیشتووە فەرمونون بەیەکەوە بیسەر و بینەر بن بابزانم قسەی هاوڵاتیان و کاسبکاران لەو بارەیەوە چییە لەگەڵمانە بن. دۆخی بازار چۆنە؟ بەخوای دۆخی بازار ئێستا زۆر خراپە لەگەرەوەی مربوطە بە ڕاتبەکە بە موچەی خەڵک. بەخوای بازار باشە و خراپە تازە کە معاشەکەش بەگری چەند مانگە چکەی دێت تاقردەکانی داتەوە ئەزە بێ لە بازار شتی بکرێت باوەڕدەکەی دوێ 2000 فرۆشتیان عیلێکی 7 نەفەریشین و وەزعکە زۆر خراپ ئەو کارەکە بێ معاشە ئیشاڵۆ معاشە دایم کردەوە خەڵکە فەقیر و ژاری بەڕاستی یعنی یەک دێ دوو دەڕوا سێ دێ فەقیر یعنی نازانێت تا ئێستا یەکلێرە بوو نازانێت چی پێ برێ لە دوو ماگ لە سی ماگ معاشێک دەدرێ نادرێت لەو فەقیرە چ بکاتن مۆزەفە ئەویتکەیە مامۆستایە نیوەی قەردراتن یعنی بەخوای ڕەنگە هەمووی قەرداتەوە. سلام علیکم. علیکم السلام ورحمة الله وبركاته. لەگەڵ ڕەمەزانە چۆنی؟ لەخوای بەزیادی باشە زۆر ڕەمەزانش خۆشە جەوەکە فێنکە لەخوای بەزیادی زۆر باش. بابزانم ئەی کار و کەسابەتتان چۆنە بازار هەیە؟ بەخوای بازار باشە و خراپە ئەمە هەر نایبرین خراپە ینی تەنانەت ڕۆژێ زۆر باشە ڕۆژێ خراپە. ئێستا کە خەڵک موچەی نییە موچەی پێ نەدراوە کاریگەری لەسەر بازار نەبووە؟ موچە کاریگەری لەسەر بازارڕێ بەس باشە خۆ ئەو شارە گەورە خۆم خەر لەسەر موچەی ناژی بەڵام پەیوەستیش نییە بە موچەوە بازار کەم تەنها لەوانێ 125 پێوەست بیتم پێوە 175ەکەیدی بەس میلەتیمە فێر بووە لەگەڵ ڕێزم لە هەندێک کاسبکاری ینی بازارشی باشە دەبینم بازاری باشە بازاری خراپ نییە بەس فێر بوونە کار دێنم بازار نییە ڕۆژێکە 50 پارچەش فڕۆشە دەرێ بازار نییە فێرە قسە بووە فێرە زمانە بووە ئەگە بازارشی هەبی هەدەرێ نییە بەخوای بازارشی عیبیشینی هەدرێ نییە نارێ الحەمدوللا شکر لۆ خوای ئەوڕۆ خراپە سوێنە باشە لە هەموو دنیاوایە لە هەموو شوێنەگەوایە ئەوڕۆ بازار خراپە سوێنە باش دەبی ئەو بە هەر ئەوە نەبین زێنمان خراپ نەبی هەبرێن تا دنیا تێگرەچی بازار نامینێ. سلام علیکم. سلام ورحمة الله. بابزانم لەگەڵ ڕەمەزانە چۆنی؟ والله الحمد لله باش ئەی کار و کەسابەت چۆنە؟ کار و کەسابەت وڵات زۆر خراپە لەسەر ساڵەکانی کە لە ساوپار زۆر خراپە چونکە برێونەرێ ئەو سار نەورۆزەکەش کەتە ناو ڕەمەزانێ یعنی کە پارش وەچەوە سەر معاش نەبوو یان گوزارانی خەرچی زۆر باش نەبوو لەولایەنەی تۆزێک فەرقیە بوو گەشتیار دەهات سەر نەورۆزەکە کەتە ناو ڕەمەزانێ نەگەشتیارەکە دەنە معاشەکەش باش ئێستا کە معاشەکە نییە کاریگەری لەسەر بازار نەبوو ڕاستەوخۆ من 100% تەسیری هەیە تەسیراتەکەی یعنی کابرا چەند مانگە کۆری نەگرتبی حتمما قەردارە تازە کە معاشەکەش بەگری چەند مانگە چکەی دێت تاقردەکانی داتەوە ئەزە بێ لە بازار شتی بکڕێ. باشە بازار چۆن دەبوژێتەوە چۆن بازار دەبێتەوە؟ بخۆی بە سەرەکیترین شت معاشە لە بژانەوەی بازارە معاشەکە تەسیراتی زۆرە هەموو ما شتێ دەزانین هەموو وەقعەکە دیارە ینی ئەمیش باس نەکەم شتەکە دیارە بەس بەشێک لە دوکاندارەکان دەڵێن کاکە ئیش و کار و کەسابەت هەیە بەڵام ئەوە هەندێک خەڵک بۆ خۆی فێر بۆ دەڵێ کاکە بازار نییە هەر فێرە ئەو قسەیە بۆ دەرێ بازارمان نییە ئیش و کار و کەسابەت نییە هەندێکی دیکەش دەڵێ نەخێر مەعاش کاریگەری هەبوو موچە کاریگەری هەبوو ئێستا بێ بازارڕین ئەخر تەماشای ئێستا ئەوە فەرقەکەی چییە؟ ئێمە دوکانەکەیمە زیاتر لۆ کەسی احتیادیە باشە برێونێرە هەموو شارێک بەشێکی دەورەمەندی زۆری تێدایە ئێستا من ئەگەر لێران دوکانێکی دانێن بەشتی کوالەتی بەرزیان شتێکمە بیکە گرامی بە دۆلار بیان ئەوانەیەها ماستەر کۆپینە ئینسانی دەورەمەند زۆر دێتەکنم هێوە تاسی لە دەورەمەند ناکە معاش دێشتەکەم لێ دەکڕم بازارم باشە لەو حاڵەتێ دەزانم چێت کامە دوکانداری شخصەکانش دیارە دوکانەکەش دیارە وەیە
بس اسلام دكانه كم لوكس احتياجي ميزو عربانه لوكس احتياجي فقيره فقير بمعاش ناتان يشتي بكري لكن جينو آوادان يشتوي وكو تازن لسبينو يك بارسا فروشتي يك بارسا. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. مانجی ڕەمەزانە بابزانم لەگەڵ مانجی ڕەمەزانە چۆنی زۆر باشن الحەمدولله. لەو مانگەی چ شتێک بێتاقەتت دەکاتن شتێک بێتاقەتم دەکە بەنسبەت ڕەمەزانێ یان ئێستا کە مانجی ڕەمەزانە ئایا بێ بازاڕی یان چ شتێک بێتاقەت بێ بازارێکە زۆر بێتاقەتی کردینە زۆر هیلاشکردینە بێ بازارێکە ئارێوە بازار نییە زۆر خراپ لە سبەینەوە چەندت فرۆشتیە باوەڕ دەکەی دوێ 2000 فرۆشتیە ئەوێ ڕۆژێ هیچی نەفرۆشتیە های لە 4 نەفەریشین و وەزعکە زۆر خراپ خراپیەکەی لایدایە باشە چەند ساڵی ڕابردوش بازار بەو شێوازە بوویان ئەو ساڵ زۆر خراپە ئەو سا لە هەموو ساران خراپترن قەنەعاتت هەبی پار زۆر باشتر زۆر باشترن ئەو سا زۆر خراپ ئێستا ئەو بازاڕێی جاران کو دروست دەبتەوە کو ئەو بازارە دەبوژێتەوە واللهی ئەو دەگەڕێتەوە ئەو دەسەڵات دارانە ئاگەیان لەو ملەتەیبی معاشەکەی خەرکەی بدەن بە مەزبوطی و ئیشکارەکەی لەو خەرچی هەڵی کار بڕەخسێنن و ئەوە ئێستاگە معاشەکە بدرێت تقریباً عیبی ناوی بەس معاش بە عارەی خەرکەکە زۆر هیلاکە ئەگەر موچەخۆر پارەی پێ بێت دێ لە بازار سەرفی ئەدی خوارێ وڵادی کێشەکە موچەیە زان لەگەڵ مانجی ڕەمەزانی پیرۆزا چۆنی الحەمدولله لەخوای بە زیادی زۆر خۆشە جەوەکە فێنکە و تاسیر بلا يعني هەز بە برسێتی و تێنێتی ناکەن ئینشاءڵڵا خوای گەورەگە لێمان قبولکە گەورە لێت قبولکە ئەی دۆخی بازار چۆنە بەخوای دۆخی بازار ئێستا زۆر خراپە لەگەرەوەی مربوطە بەڕاتبەکە بە موچەی خەڵک ئینشاءڵڵا چارەسەر بێ خۆش دەبێ ئینشاءڵڵا ئێستا بازار کز بووە لە چاو پێشتر حتمما کز بووە فەرقی زۆرە چکە گەڕاتبەکە بدرێ خەڵکەکە پارەکەی بە ئیشەکە ئەو دەداتەوە ئیشی پێەکەن چەند دەبی بازار بۆ شێوازە خراپ وای لە فترەیەکە کەوەچی ڕاتبەکە بڕک تۆزێ خراپ بووە ئارێ وەڵڵا باشە ئەگەر موچە بێتن لە کاتی خۆی بازارەکە باش دەبی تەمان حتمما باش دەبی زوولە ئەبێ ئێستا تۆ ڕاتە وەرگری زرگ لەو تۆ دەی زرگە دووری ئەشیا ئەکڕی ئەرزاقە کڕی تێدەگەی هەر من هەرەوەتر ئارێ وەڵڵا بە تەمای خوای گەورە ئینشاڵڵا چاکە بێ والله هو صحيح يستاهل ئێستا بازار لە زعیفە و بازار ضعيفة بازار سولة معام لبوي رمضان شا خلق سبينانس كم ديت تدري بس وقت عصري بازار برقر بارغ دي ئێستاوا نزیک دەبینەوە لە نیوەڕۆ بەڵام ساڵانی ڕابردوو بۆ شێوازە نەبوو لا بو نوعين ابو باشتر بو زور باش بو ئێستا لە بەچێ ئەها بازار چۆلە بازار سولة بقر عام هو كاري نبوني باري و بيشي و او درن موتسني و خلشيش نازم بريمكو رمضان عزو ارزو زور و بجناكا ئەگەر موچە بێ بازارەکەی تو دەبژێتەوە اكو حب موتسج بعالم بي قايلنيا لا بخا خر قايلنيا بۆ خەڵقای قديم مش قايل نبو اريونا کابرا چەند مانگە معاشی وەرنەگرتی لە بازار کو سەروی دبي ايش دبي ماديت لونه معاش دي وزع خوش بو قديم بفكرم دي من دار بما كرت هقليه بو اري والله بڕاستی سەبەوە و بازار ڕێساکە بەڕاستی بێمەعاشیە یعنی برێ بەعەتی شتی وام نەدەیتە ئەو یەک بەعەتی نەبووە ناژوو بەر باشە بۆ دەبینم کە نزیک دەبینەوە لە جەژن بازارەکەی تو ئێستا دەبی بەبەر نەکەوی بەڵام یەک مشتری لێرە نبینم کڕیارێک لێرە نبینم چ شتە کۆکارە ئەو کارەکە بێمەعاشیە بەڕاستی ئێستا هاتیمە سەعاتی 11 پێشان ئەفدات خۆی 11 ڕێگەیشتی مەتوانێت چەند مالۆ جێژنێ 12 ڕۆژێک مایە 13 ڕۆژ ئەو کارەکە بێمەعاشە ئیشاڵۆ معاشە دایم کردەوە خەڵکە فەقیر و ژاری بەڕاستی یعنی یەک دێ دوو دەڕوا سێ دێ فەقیر یعنی نازانێت تا ئێستا یەک لێرە بوو نازانێت چی پێ برێ چی پێ دەرێ بە خوددا یعنی شەرمەزا دەبی نای دێ گوناعبار دەبی نیتم کورە هەر نیتم ئارێ وەڵڵا یەک دەرێ ئەوم فرۆشتێ یەک دەرێ بەقات ناناسم بخۆی خێرەکەی چێ زۆر ینی ئینکانەت ینی ساری خۆش بیدێ جێل لێنێ بەڕاستی داوای قەر دەکە عالم ئەرێ وەڵڵا چ دەکەی کابرێت نەدین و ناسی هیچ بکەیت یعنی وەکو خۆت گوتت ئەم ساڵ لە هەموو ساڵەکان خراپتر بوو ئەگەر موچە بێ لە کاتی خۆی بدرێ یان دوو موچە
پێش جێژن دابش بکرێت پێ دوانی بازار دەبژێتەوە هە زۆر زۆریش دەبژێتەوە نەک دەبژێتەوە بەڕاستی نە قسەی ناخۆش بازارەکەی تێ دەوش دەرێن معاژنێتەوە و کۆنتترۆل دەبژێتەوە هەر نامینێ سرایەکەش نامین بەڕاستی قسەی خۆش هەر خۆشە بەڕاستی ئێستا بەس دوونێ دەرێن دوو معاش دەدرێت بەڕاستی ئەو شو زۆر باش و بازار یعنی لە چاو ڕۆژان فەرقە چە بوو بزانم بە یەک قسەی دەرێن معاش دەدرێت یەک قسە باشە دۆلاری شکاریگەی لەسەر بازاری تو نەبوو دۆلارەکە هەیە بە کێشە شوا دروست ناکە هیچ کێشەمان ئەبە دۆلار نییە بە چلیبی بە چلی پێندی بە پەنجای باومان جەمعاشەکەی بدا مشکی لە دۆلارە کاکە هیچ مشکی لە دۆلار نییە ڕاستە لەگەوی نینە ئیشاڵەقەت گران نابی بەس بەداخۆ 2000 گران دەبی دۆلار خاص ئەرزاق چتووە هەردە فڕێن کاکە گورەکەکەی نەچتی وایە ڕوون بە چەند بوو 10,000 دۆلار گران بوو ڕوون بزان بووە چەند هەر برێن بەد ماشەڵات چەندیان کرا گورە چتوواکە هەیە کاکە وەڵڵە هو نییە باردۆخەکە بوو شێوازە خراپە خەڵکی هەژار هاواریەتی ناڵەیەتی دەرێ کاکەوە نەجلی جژنم پێ دەکڕێ نەخواردنم پێ دەکڕێ نەدەتوانم پێداویستێک لە بۆ ماڵ و منداڵم پەیدا بکەم ئەرێ وەڵڵە یعنی هەر بێتان بە بەڕاستی نازانین چی جوابی و خەڵکە ژارێ بدەیەوە بەڕاستی ناخۆشە ئیشاڵە خوای گەورە لەو ملەتەیەکەشی دابین دەکا معاشەکەی هەر چارەسەر قسە چی لێ بکەن کاک چ دەکەیت چارە چیانی فەرم هەر زۆریش بەداخۆ ئیشاڵە باش دەبی ئەو معاشە بدەی کێشە ماوەرەخە نیە 2000 گران دەبی با ماگانە بدرێ هیچ کێشە نییە سلام علیکم عليكم السلام ورحمة الله وبركاته بخير بن سرتاو بابزام لەگەڵ مانجی ڕەمەزانە چۆنی بلي بالنسبة گۆشتی قەسابی نەمە غير والله حیوانەکە گران بۆ یەک دووەمینی معاش نییە معاش تەسیە دەکا ئەگە بێت و پارای بێتن ئینسان هەموو شتی دەکرێتن سەرچەکە پارەکەیە ماگەگە بێت و پارەی بدەنەوانە ئالەمتانی هەموو شتی پێ بکریتن بەس ئێستا لە دوو ماگ لە سێ ماگ معاشێک دەدرێ نادرێت لەو فەقیرە چ بکاتن مۆزەفە ئەویتکەیە مامۆستایە نیوەی قەردراتن یعنی بەخوای ڕەنگە هەمووی قەرداتەوە چی لە بۆی نامێتن بەس ماگ بدرێتن معاش کابرەتانی هەموو شتی پێ بکریتن ئەوەی خۆی دەزانیتن خەڵک دێتە لای جەنابەت داوای قەر ناکات بەرێ وڵا لە بۆ قەردی بەس قەردی بەیەکە چی بدەی بەدووی بدەی بەمەست ئەسیر دەکاتن تێرەکی کاکە حیوانەکەش گران بووە لەکەنجینەوە بازار ئاوا خراپە وڵی کاکە لە کەنجیەوە وڵ چ بڵێم وڵا 30 ساڵە زیاتر هەر چمان بەخێر نەدی یعنی ڕاستی 30 ساڵ زیاتر ڕاستی پێشان خۆشی بوو هەرزانی بوو محەبەتە بوو ئایبە هەبوو شەرمە هەبوو ئێستا چ نمایە لەو 30 ساڵی لەو 33 ساڵی بازارش سارد بوویتەوە ئەری کاک پێشتر ئەو جادەیە ئەو شەقامە بەبەر نەدەکات خەڵکی زۆر بالفعل بەخۆش دەبینیگانی دیتیت ئەرێ وەڵا کاکە پارە هەبوو ئیشە بوو هەرزانی بوو ئێستا هەموو شتی گران بووە کەسێک پێی ناکڕێ چلێ و گۆشت بە 20,000 بە 20,000 کابرا 10,000 بەدەست ناکەویتن ێ بداتە چ کارەبا تەسیری هەیە لە چه دەوڵەت هەیە کارەبا دوو کارە پارەی کارەبای بدەیت هەر کارەبایەکمان دیتی ئەمە سەرماگان شەژەم پێرتێ 120,000 120,000 دەی لەسەر بیستی لەیان لەسەر 29 بێزگە لە ڕێئیسی بێزگە لە ئاوی کابرا نازان چ بکات ڕاستی بەڵایزان و خۆشەویستان ئەوەی بینیتان و بیستان سەرنج و تێڕوانینی بەشی لە وڵاتیانی شاری هەولێر بوو ئەمە ساڵانی ڕابردوو بەبەر نەدەکەت جممەی دەهات لە خەڵک دەهاتن بۆ جەژن پێداویستەکانی خۆیان دەکڕی بەڵام ئەمساڵ لەبەرەوەی موچە نییە و موچە دواکەوتووە ئیتر بازار بەم شێوازە چۆڵە تا پرۆگرامێکی دیکە هەمووتان بەخوای گەورە دەسپێرم خواتان لەگەڵ